ڕێز و سڵاو بۆ ئەو بنێرانی خۆشەویستی بەرنامەی تەوارەکان. جارێکی تر و بە بەرنمەیەکی تر لە بەرنمەکانی تەوارەکان کە تایبەتە بە پرسی ژنان میوانی ماڵەکانتانین. تەوری ئەم جاری بەرنامەی تەوارەکان هێرشکردن بۆ سەر ژنان بە چەخۆ لە ئێرانە. هیوادارم کە تا کۆتەی بەرنمەکە لەگەڵمان بن. سەرەتا ژوەک نەریتی بەرنمەکە چەند هەواڵێک دەبینین و دێنەوەلاتان بۆ درێژەی بەرنمەکەمان. فێدراسیۆنی مافەکانی مرۆڤ بەرگرتن بە کوشتنی کۆرپەلە توندوتیژی دژی ژنانە بەپێی هەواڵێکی ئاسۆی ڕۆژهەڵات ڕۆژی چوارشەممە 5 سەرماوەز لە ڕاگەیەندراوێک لە ماڵپەڕی ئەو فێدراسیۆنە بڵاوکراوەتەوە. تێیدا هاتووە یاسای سەرکوتگەرانەیەک کە کوشتنی کۆرپە بە تاوان ناولێ دەبن هێشتاکە بەسەرجەم قارەکاندا حاکمە و پێشێلکاری جددی مافەکانی ژنانە. فێدراسیۆنی نێودەوڵەتی کۆمەڵگەی مافەکانی مرۆڤ بە ئاماژەدان بە بوونی یاسای دژی کوشتنی کۆرپەلە و سزاکانی پەیوەندیدار بەو کردەوە لە وڵاتانی جیاجیای ئاسیایی، ئەمریکایی، ئوروپایی و ئافریقایی دەڵێت ئەو یاسایە بەرتەسکردنەوەی یان لەبەر چاونەگرتنی مافی ژنان بۆ لە کۆنتڕۆڵگرتنی جەستەی خۆیان مافی تەندروستی و ژیانی ژنان پێشێل دەکەن. هیچ زانیاریەک لە مەنیژە سادقی چالاکوانی سیاسی دەست بەسەرکراو لە ئارادا نییە. ڕۆژی پێنجشەممە 6 سەرماوەز مەنیژە سادقی ژنە چالاکی سیاسی کورد لەلایەن هێزە ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی پاش ئەوەی هەڵدەکوتنە سەر ماڵەکەی دەست بەسەر دەکرێت. ئەم هێزانە هاوکات لەگەڵ دەست بەسەرکردنی ناوبراو دەستیان کردووە بە گەڕانی پشکنینی ماڵەکەی ئەو ژنە چالاکوانە و لەگەڵ خۆیان هەندێک لە کەلوپەلە شەخسیەکانیان لەگەڵ خۆیان بردووە. جێگەی ئاماژەیە ئەوە بۆ 3 ڕۆژ دەچێت کە ناوبراو دەست بەسەرکراوە و لەگەڵ ئەوەی بنەماڵەکەی هەوڵی زۆریان داوە بۆ ئەوەی هۆکاری گرتن و شوێنی ڕاگیرانی بزانن هیچ زانیاریەکیان لەلایەن ناوەندە ئەمنیەتەکانەوە پێ نەدراوە. مەنیژە سادقی پێشتریش لە ساڵی 2012دا 3 مانگ و 1 ڕۆژ بە تۆمەتی ئەنجامدانی چالاکی سیاسی دەست بەسەر کراوە. سوکایەتی پێکردن بە ژنێکی زیندانی لە زیندانی ئێڤین بەپێی هەواڵی کەمپەینی بەرگری لە مافی زیندانیانی سیاسی و مەدەنی مریەم نەقاش زەرگەڕان ناسراو بە نەسیم زیندانیەکی ژنی مەسیحی زیندانکراو لە بەندی ژنانی زیندانی ئێڤیندا لە حوتی ڕابردوو لە کاتی گەڕانەوە بە دوای 4 ڕۆژ مەرەخەسی بۆ زیندانی ئێڤین لە کاتی هاتنەناوەی بۆ ناوخۆی زیندان لەلایەن هێزەکانی زیندانەوە بە شێوەیەکی نایاسایانە پشکنینی بۆ کراوە و تەنانەت لە کاتی پشکنیندا ئەنجامانی جنسی ئەو ژنە باوەڕمەندە لەلایەن ئەو هێزانەوە دراوەتە بەر پشکنین و ئەو جۆرە پشکنینە کاریگەریەکی نەرێنی لەسەر ڕەوان و دەرونی ئەو ژنە زیندانیە دانراوە و هەر بۆ هۆیەوە تووشی خەمۆکی بووە. سێزدە هەزار کەس قوربانی کۆیلەداری مۆدێرنە لە بریتانیا. بەپێی هەواڵی BBC فارس ناوخۆی وڵاتی بریتانیا ڕایگەیاندووە کە لە وڵاتی بریتانیادا 13,000 کەس بوونەتە قوربانی کۆیلەداری مۆدێر کە و ئاماری قوربانیانە کرێکارانی ناچار کراو بەکار لە باخ و کارخانەکاندا گروپێک لە کارمەندان و لەشفرۆشان و منداڵان کە چەوسانەوەی جنسی دەکرێن لەخۆ دەگرێت. بەپێی ئەو هەواڵە ئەو کەسانی کە لە وڵاتی بریتانیادا بە شێوەی قاچاق هێنراون خەڵکی زیاتر لە 100 وڵاتی جیهانن کە زۆربەیان شارۆمەندانی وڵاتانی ئالبانی، نەیجەریە، ڤیەتنام و ڕومانیەن و هەروەهاش منداڵان و تەمەندارانی شارۆمەندی بریتانیاش بوونەتە قوربانی قاچاقی مرۆڤ لە بریتانیادا. جێگەی ئاماژەیە بەپێی زانیاری بەدەسهاتوو لەلایەن ناوەندی نەتەوەی بەرگری لە قاچاقی مرۆڤ لە ساڵی ڕابردوو ئاماری قوربانیانی کۆیلەیەتی مۆدێرن لە وڵاتی بریتانیادا 2744 کەس ڕاگەیەندراوە. هێرشی کەسانی نەناز بۆ سەر ژنان لە شاری جەهرۆم. بەپێی راپۆرتی هێرانە کەزیان کەسانێکی نەناسراو لە شاری جەهرۆم سەر بە پارێزگای فارس بە چەقۆ هێرشیان کردوتە سەر ژنان و لانی کەم 6 کەسیان بریندار کردووە و 5 کەس لەو بریندارانە خوێندکارن. هێزی ئینتیزامی شاری جەهرۆم ڕایگەیاندووە کە هێرشبەرانیان دەست بەسەر کردووە. پاش ئەو ڕووداوە حوجەت ڕەزایی سەرپەرستی فەرمانداری تایبەتی جەهرۆم وتوێتی ئەو کەسانە لە ماوەی کەمتر لە 72 کاتژمێر دەست بەسەر دەکرێت و سزا دەدرێن. فیلمە نوێیەکەی پوران درەخشەندە دەرهێنەرکاری کوردی کرماشانی لە هیندستان نمایش کرا. بەپێی هەواڵێکی ئاسۆی ڕۆژهەڵات لە بەرنامەیەکدا بە ناونیشانی چاوخشاندنێک
بە سینەمای ئێران لا فۆرمی نێودەوڵەتی سینەمای نوێی کەڵەکتە کە تایبەت بوو بە بەرهەمی بەرچاوەکانی ئەو دوایانەی سینەمای ئێران، فیلمی سینەمایی هیچ بێدەنگ کچەکان ناقیژێنن نمایشکرا. ئەو ڕووداوە هونەریە هاوکات بوو لەگەڵ بەڕێوەچوونی 20مین خولی فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کەڵەکتە، تێیدا چەندین فیلمی سینەمایی لە دەرهێنانی سینەماکارانی ئێران لە ڕۆژانی 10 تا 17 نۆڤەمبری 2014 لە شاری کەڵەکتەی وڵاتی هیندستان نمایشکران. هەر لە فۆرمی نێودەوڵەتی سینەمای نوێی کەڵەکتەدا فیلمی سینەمایی منداڵی چوارەم لە دەرهێنانی سینەماکاری کۆڕ وەحید موسائیان کە لە ئەفریقای وێنە گیراوە نمایشکرا. فیلمی سینەمایی بێدەنگ کچەکان ناقیژێنن لە دوای بەشداری نێونەتەوەی خۆیدا بە ئامادەبوونی خاتوو پوران درەخشەندە لە بەشی پێشبڕکێی 7مین خولی فیستیڤاڵی فیلمە ئێرانیەکان لە سان فرانسیسکۆ لە کالیفۆرنیای وڵاتی ئەمریکا نمایشکرا و توانی 4 خەڵاتی سەرەکی ئەم فیستیڤاڵە، لەوانە خەڵاتی باشترین فیلم، خەڵاتی باشترین دەرهێنان، خەڵاتی باشترین سناریۆ و خەڵاتی باشترین ئەکتەری ژن بەدەست بێنێت. کچە خوێندکارێک خۆی دەکوژێت. بەپێی هەواڵێکی ئاسۆی ڕۆژهەڵات، نارین میم تەمەن 27 ساڵ و کچی کازم بە گوێز خۆی لە پانکەی میچی ماڵەکان هەڵواسیوە و گیانی لەدەست داوە. ئەو کچە خوێندکارە کۆلێژی زانستە مرۆییەکان بووە. دەگوترێت ئەو کچە پەیوەندی خۆشەویستی لەگەڵ کوڕێکدا هەبوو بەهۆی ناڕەزایەتی بنەماڵەکەی شەوی یەکشەممە ئەو کارەی کردووە. خۆکوژیەکان لە کوردستانی ڕۆژهەڵات و بەگشتی ئێران بەردەوامە و کارناسان هۆکارەکەی بۆ هەژاری، بێکاری، گرفتی بنەماڵەیی دەگێڕنەوە. دەست بەسەرکردنی ژنێکی شوێنکەوتی عەرفانی هەڵخا. بەپێی هەواڵی هێرانە ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 6 سەرماوەز مەحتاب ئەفشاری ژنێکی ڕاهێنەری عەرفانی هەڵخا لە شوێنی بەڕێوەبردنی دانیشتنەکەیدا بەدەستی هێزە ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی دەست بەسەر کرا. توندوتیژی لە بنەڕەتدا یەکێکە لە گرفتە بەرچاوەکانی کۆمەڵگەی مرۆڤایەتی بە گشتی لە ئێران و بە تایبەتیش لە کوردستان. پاشەتنە سەرکاری حەسەنی ڕوحانی وەکو سەرۆک کۆمار هەڕۆژە خەڵاتێکی نوێی لەلایەن دەست و پەیوەندەکانەوە بە دیاری بۆ ژنان هێناوەکە ڕۆژ بە ڕۆژ دۆخی ژنان ڕوو لە خراپبوون دەچێت و هیچ یاسایەکیش پشتیوانی ڕاستەقینەی ژنان نییە و هەر ئەمە بۆتە هۆی ئەوەی کە دۆخەکە نەتەنها نەگۆڕدرێت بەڵکو هەر ڕۆژە هەواڵێکی ناخۆش و دڵتەزێن کە بەرامبەر بە ژنان دەکرێت دەیبینین و دەیبیستی. هێشتا یەک مانگ لە کارەساتی ئەسید پرژاندن تێپەڕ نەبووە. هێشتا هیچ قوربانیەکی ئەسید پاشی چارەسەری بۆ نەکراوە یان هیچ هەواڵێک سەبارەت بە دەست بەسەرکردنی کەس یا کەسانی تاوانبار بەم هێرشە نامرۆڤانە ڕوون نەکراوەتەوە. هێشتا هەواڵی ئەدامی ناڕەوای ڕەیحانە جەباری کۆن نەکەوتووە. بەپێی هەواڵەکان و مەڵپەڕەکان لە ماوەی یەک هەفتەی ڕابردوو 11 ژن و کچ لە شاری جەهرۆم لە باشووری پارێزگای شاری فارس بوونەتە قوربانی هێرشکردنی کەس یا کەسانی نەناسرا و بە چەقۆکە هەر ئەمە بۆتە هۆی ترس و دڵە ڕاوکەی گشتی لەم شارەدا. برینداربوونی 3 خوێندکار و یەکێک لە کارمەندانی زانستگای جەهرۆم و شکاندنی شیشەی شوێنی حەوانەوەی کچانکە بۆ هۆی کۆبوونەوەی گشتی خوێندکاران لە ڕۆژی 14 سەرماوەزی 93 هەتاوی. هاوکات ئەم هێرشە لە پەیوەندی نێوان ژەهراویکردنی خواردنی زانستگاکە هاتە ئاراوە. هێرش بۆ سەر ژنان لە شاری جەهرۆم و بریندارکردنی ژنان پاش ئەوە دێت کە ماوەیەک لەوە پێش لە شاری ئیسفەهان چەندین کەس لە ژنان و کچانی ئەو شارە بوونە ئامانجی ئەسید پرژاندنی کەسانێک و ئەمەش لەگەڵ خۆی ناڕزایەتی بەرینی لەلایەن خەڵکی شارەکانی ئیسفەهان و تاران لێکەوتەوە. لە کۆتاییەکانی مانگی ڕەزبەری 93 هەتاوی لە ئیسفەهان و تاران کۆبوونەوەی ناڕزایەتی بەڕێوەچووکە سەرجەم قەیرانەکانی هەنووکەی کۆمەڵگای ئێران وەکو بێکاری ژنان، خەسارە کۆمەڵایەتیەکان، بەرزبوونەوەی احتیال لە نێوان ژنان و دەیان و سەدان هۆکاری گرنگی تری لەخۆگرتبوو. کۆمەڵگای ئێران و بەتایبەتی کوردستان بەهۆی پێکاتێکی سونەتی دان بە مافی ژنان دانانێن. یاساکانیش لەلایەن خۆیانەوە بوونەتە هۆی جیاوازەی توندوتیژی زۆرتر و ئەوەش بارودۆخ بۆ ژنان ئەستەمتر دەکات. لەو پێکاتە سونەتیانەدا بەهۆی بڵاوبوونەوەی هەندێک لە بەها مۆدێرنەکان و تا ڕادەیەک بە ئاگاهاتنەوەی ژنان خواستەکانی ژنان زۆرتر دەبێت کە ئەمەش لەگەڵ دابوونەریتی باو ناگونجێت.
لەم بارودۆخەشدا بەهۆی نەبوونی یاسایەک کە پشتیوانی لە ژنان بکات، ژنان بەرامبەر خۆیان تند و تێژی دەکەن کە لە شێوەی بێدەنگی سکاڵان نەکردن، خۆکوشتن و خۆسووتاندن کە نیشانەیەکیشە بۆ ناڕەزایەتی دەربڕین خۆی دەبینێتەوە. یاساکانی هەڵاوادنی ڕەگەزی لە ئێران ڕۆژ بە ڕۆژ جیاوازی و تند و تیژی بەرامبەر زیاتر دەکەن. لە لایەکی دیکەشەوە قەیرانە ئابووری و کۆمەڵایەتەکان بارودۆخی ژنان لە ئێران سەخت کردووە، بە تایبەتی ناوچە کوونشینەکان کە لە شوێنە هەرە دواکەوت و دوورکەوتوەکانی ئێرانە. بارودۆخ بۆ ژنان لەم ناوچەنەدا دوو قات دژوارترە. ژنان لەو ناوچانەدا لەگەڵ تند و تیژی کۆمەڵایەتی، ئابووری جەستەی و دەرونی ڕووبەڕوون. هەر لەم پەیوەندیە و توێژێکمان کردووە و چەند پرسیارێکمان ئاراستی میوانی ئەم جارەی بەرنامەکەمان کردووە. یەکەم پرسیارشم لەم ئازیزاوەیە کە هەر وەک ئاگادارن لە درێژەی هێرشکردنەکان بۆ سەر ژنان لە ئێران ئەم جارە بەچەخۆ هێرش کراوەتە سەر ژنان. بەڕای ئێوە پەیوەندیەکی نێوان ئەسید پرژاندن و ئەم هێرشە هەیە؟ ئەمە چۆن هەڵدەسەنگێنن؟ سەرەتا سڵاو و ڕێزم بۆ ئێوە هەروەها بۆ هەموو بینەرانی بەرنامەکانی ڕۆژهەڵات هیوادارم سەرکەوتوو بن. لە ڕاستیدا ڕامان لەسەر دیاردەی ئەسید پاشی بە سیما و ڕوومەتی ئافرەتاندا و هەروەها پاشەوە هێرشکردن بە چەخۆ بۆ سەریان دیاردەیەک کە دەبێ ئاخێزگەکانی لە گوتار و کەلتور و ئەو بەستەرە کۆمەڵایەتی و کەلتوریەدا پەیدا بکرێ کە گوتاری دەسەڵاتداری ڕژێم لە ئێراندا دەیەوێت کۆمەڵگا بەرەوە ئاراستەیە بێت. لەمێژە هەوڵ دراوە لەلایەن ڕژێمەوە بە پێشنهادکردنی هەندێک نمونە یا ئولگۆ و بەدەستەکردنەوەی کەلتوریکی سەدەکانی ڕاوەستە و ناوەڕاستی کەلتوریکی دواکەوتوو دژەژنە و لە دوور هەندی پیاوسالالی و دژەژنبووندا باڵادەستە کۆمەلگای ئێران و بە تایبەتی ژنانی کۆمەلگای ئێران ئەسیر بکرێن و ئازادیە فەردی و دیموکراتیەکانیان لێکسیان دێتەوە و بۆ ئەوەی ژنان لە پرۆسەی ژێرنی خۆیاندا و لە ڕێزی دروستکردنی بزارتێکی بەرەنگارخوازیدا کە بەردەوام ویستیانە پارێزگاری لە مافەکانی خۆیان بکەن چ لە ڕووبەری فەردیدا چ لە ڕووبەری کۆمەڵایەتیدا. یەکێک لەو ئامانجا نەبوون کە بەردەوام گوتاری زاڵی دەسەڵاتدارێتی ڕژێمی کۆنەپەرستی ئێران هێرشی کردوتە سەریان. لەم واقعەوە دەتوانین ئاوا پۆلینێ ئەو بابەتە بکەین کە بەپێی ئەوەی دەسەڵات نەیتوانیوە گوتاری خۆی و ئەو پێشنهادیەکانی خۆی لە ڕووبەری بابەتە کەلتوری و کۆمەڵایەتی و ڕامیاریەکاندا بەسەر بزاوتی ژناندا و بە تایبەتی بەسەر ئازادیە فەردیەکانی ژناندا لە کۆمەلگای ئێراندا بسەپێنێ و تێگەڕای ئەم چینە یا ئەم توێژە کۆمەڵایەتیە چالاکە داواکارە کە پارێزگاری لە هەرێمی ئازادیەکانی خۆی دەکات تا ڕادێکی بەرچاو بێنێژێتە سەر دەسەڵات و سڵتەی خۆیەوە هەوڵی داوە کە بە دروستکردنی کۆمیکانیزمێکی تر چاوترسێنیان کە دان کاتە ئامانجی ئازار، دان کاتە ئامانجی لێدان، دان کاتە ئامانجێک کە بتوانێت تەسلیمیان کا بۆ ئەوەی بچنە ژێر دەسەڵاتی گوتاریکەوە کە ئەو هەیەی. هەم ئەسید پاشی هەم چقۆوەشاندن و هێرشکردنە سەر ئافرەتان لە ڕاستیدا دەبێت لە هەناوی ئەم گوتارە کۆنەپەرستە پیاوسالارێدا بۆی بگەڕێی کە دەسەڵاتی ڕژێمی ئێران دەیەوێت بەسەر ژنانی ئێراندا و بەسەر کۆی کۆمەلگای ئێراندا بیسەپێنێ بۆ لەم چوارچێوەیە بڕۆ. ئێمە ئەگەر سیر بکەین سەرڕای ئەوەی کە هەمومان دەزانین یعنی ئەمە واقعەتێکی بەرجەستە و هەشا هەڵنەگرێت کە ڕژێم بە پاشا کەوتێتەوە و پاشکۆی خزاوە لەو واقعی تر بتوانێت بەسەر کۆمەلگادا ئۆلگۆکانی خۆی بسەپێنێ و لە ڕووی ئۆلۆژی و لە ڕووی گفتمانی سیاسی و کەلتوری خۆیەوە بەڕاستی هەرسی هێناوە پەنای بردەوە بە کۆمەڵ میکانیزمێکی یەکێک لەوانە زۆر و زەبوون و چاوتەراسندن و هەڕەشەکردنە بە تایبەتی لە ژنان و ئالەم بوارەدایە کە ئێمە دەتوانین بە وردی بزانین کە هێرش بە چەقۆکردن و هەڵمەتی ئاسید پەشاندن دوو میکانیزمن کە دەسەڵاتدارانی ڕژێم وەکو هەموو بەشەکانی تری سەرکوتانەوە لە کۆمەلگای ئێراندا کەڵکیان لێوەرگرتووە بە سەرکوتانەوەی ئافرەتان و ژنانی کۆمەلگای ئێران. بیرمان نەچێ ئەمانە هەموو کات و هەمیشە لە میکانیزمی زۆر و داپۆسین هەوڵیانداوە بۆ جێبەجێکردنی ئەجنداکانی خۆیان لە قەتڵ زنجیرەیەکان لەسەر قسانەوەی چالاکانی وارزرا و جۆرەکانی کۆمەلگا لە ئێراندا لە ئەسید پاشی و بە چەقۆ هێرشکردنە سەر ئافرەتان. ئەمە نمونەیەکی وهروەها دەتوانین بە وردی ئێمە ئاماژە بەوە بکەین کە لەم دوایانەدا بەبۆی هەرسێنانی ئولگۆکانی خودی ڕژێمەوە هاواری سەردەمدارانی ڕژێمەوە و کەسانی کە لە ڕووی فکری و نەزەری و ئاوازیە تەبەنی تئۆریەکانی گوتاری ڕژێم دەکەن چۆن بەرز بۆتەوە هاوار دەکەن کە بۆ پارێزگاریکردنی حرێمی حجاب لە ئێراندا بە تایبەتی مەسەن کەسێکی وەکو پێشمێژی تاران ئەحمەدی خاتەمی کە بەئاشکرا هاوار دەکات دەڵێ بۆ پارێزگاریکردن لە حرێمی حجاب و دروستکردنی کۆمەلگایە کە حجابی ئیسلامی تێدا باڵا دەستێت پێویستە خوێن بڕژێت
و ئێمە ترسێکمان نییە لە ڕژاندنی خوێن، ئەما ڕاستەوخۆ گنەدان و بەسیجکردن و کاڵگوەرگرتن لە میکانیزمی پەلامار و ترساندن و تۆقاندن و ئەسید پاشی چقەوەشاندنە کە سەردەمدارانی ڕژێم کەڵکی لێوەردەگرن بۆ ئەوەی کە ئافرەتان لە ئازادیەکانیان بێبەشکەن بیان ترسێنن و لە کۆمەڵگا بێریان بخەنەوە. نمونەی کەشمان هەیە، نمونەی ئیمام جومعی ئەسفەهان دەبینین کە بە ئاشکرا و هاوارە دەکات و دەڵێت کە ئەوەی کە کردومانە تا ئێستا بۆ جێبەجێکردنی حجابی ئیسلامی لە ماوەی تەمەنی ڕژێمی ئیسلامی ئێرانیدا ئامانجێکی ئەوتوی بەدەستەوە نەداوە و ئێمە نەمانتوانیوە بگەینە ئامانجەکانی خۆیان، بۆیە پێویستە کە بەرخوردی جدی بکرێت. یا دەبینین لایحەیەک دەبنە مەجلیسەوە دەبنە پەرلەمانەوە تەسویبی دەکەن کە ئەو کەسانی کە بە قەولی خۆیان دێن ئەمر بە معروف و نهی عن المنکر دەکەن سمەتێکی قانونی، هەیکەڵێکی قانونی و فۆرمێکی قانونی جایگایکی قانونیان پێ بدەن. ئەمە بەنەوە ئێکتکردنەوەی دەستی دەستدرێژی و کردنەوەی مەیدانە بۆ تعدی دەستدرێژی ئەو کەسانی کە ڕژێم وەکو ئالیەتێک وەکو میکانیزمێک بۆ سەرکوتانەوە بۆ کەمکردنەوەی ئازادیەکان کەڵشیان لێوەردەگرێت. نمونەی زۆر بەردەستەوان هەیە بۆ ئەوەی کە ئێمە ئەم دوو دیاردن کە لە ڕووی کەلتوری و لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی ڕێکخستنی و میکانیزمەوە لە چوارچێوەی هەناوی ڕژێمی سیاسی ئێرانەوە هاتوونەتە دەرەوە بۆ پەلامار بۆ سەر ئازادیەکانی ژنان. وەک پرسیاری ئاخریشم هەر وەک دەزانین دۆخی ژنان ڕۆژ بە ڕۆژ ڕوولا خراپبوونە، مەبەستی ڕاستەقینەی کۆماری ئیسلامی لەم کارە چییە؟ ئەوەی کە بەڕاستی تا ئێستا کەسێک گیرا بێت یا لێپرسینەوەیکی جدی کرابێت لەسەر ئەوەی کە هۆکارەکانی هەڵمەت بە ئەسید و پەلامار بە چقۆ لە کۆمەلگای ئێراندا بۆ سەر ژنان بدۆزرێتەوە، لە ڕژێم مەیلی لەسەر ئەوەیە هەوڵێکی جدی بدا بۆ ئەوەی ئەو کەسانە بدۆزێتەوە. وەنە ئوسوولەن ئەوان ئەو شتە بۆیان شتێکی مەجهول و مبهەمە. لە ڕاستیە تەسەووری عمومی وایە و کۆمەلگای ئێران بەڕاستی بە هۆشیاریەوە ئەو حەقیقەتی دەرکردو. ئێمە ئەگەر سەیرێکی خۆپیشاندانەکان، کۆبوونەوەکان، مانگرتنەکان و نەڕزایەتیەکانی خەڵک بکەین لەسەر دیاردەی ئەسید پاشی و پەلامار بەچقۆ، ڕاستەوخۆ ڕژێمی کردێتە ئاماژی خەڵک. پێیان دەڵێت کە دەسەڵاتدارانی وڵات و دەسەڵاتدارانی سیاسی ئەم کۆمەلگایە ئەم دوو دیاردن کە ڕێکخەر و ئەنجامدەرەکانی ئێوەن و ئێوە بەوردی ئاگاتان لێ هەیە کە ئەمانە چۆن ڕێکخراون و ئەنجامدارەکانی کەن و لە ڕاستی ئەمانە ئێوە لە خۆتان لە دەسەڵاتداران فەرمان وەردەگرن و ئێوەن کە فەرمانتانداوە بە دروستبوونی ئەم دیاردەیە و هەر لەو پێناوەشدایە کە تاوەکو ئێستا نەیانتوانیوە بە کۆمەلگای ئێران و ئەفکاری عمومی کۆمەلگای ئێران ڕازی بکەن کە ئەوان دەستیان نییە لە دروستکردنی ئەم وەزعەتا و خۆیان ڕێکخەر و ئەنجامدەری ئەم دیاردەیە نەبوون. بۆ بەگەردیانەوە بۆ دۆزینەوەی شتێکە بەلایانەوە گرنگ ئیدعای ئەوە دەکەن هێزیی بەدەسڵات و ئەمنیەتێکی کامەڵ و ئاسایشێکی تەواویان لە کۆمەلگەدا حاکم کردو و هەموو شتێک لەژێر نەزەریانێدا و هەڵس و کەوتەکان دەوردی کۆنتڕۆڵ دەکەن. بەڵام چۆنە پاژماوەیەکی هەرە زۆر و بەرچاو لە ئەسید پاشی لە ئەسفەهان لە شارەکانی تر لە دیاردەی چەخۆکێشان لەو تعدیانی کە بەسەر ئازادی فەردی ژنان دەکرێت تا ئێستا نەیانتوانێت کەسانی کۆ بکەنەوە بیان دۆزنەوە و وەک مجرم و تاوانبار بە کۆمەلگای ئێران و بە کۆمەلگای دنیا و ئەفکار عمومی معرفیان بکەن بڵێن ئەنجامدەرانی ئەم کارە ضد ئەخلاقی و ناشرینی ضد مرۆڤانە ئەمانن، لەبەرەوەی کە خودی ڕژیم ئەفڵۆن ڕێکخەر و ئەنجامدەر و پرۆژەیەکە کە لە هەناوی دەسڵاتی ڕژێمەوە هاتووەتە دەرەوە خۆی ئەو کارە دەکات. لەبەرەوە من پێم وایە ڕەنگە بێمسرێنە بۆ لە خێمە شەبازی کا دووسێ نەفەر بێنن بڵێن ئەمانە ئەفراد هایەک بوون کە ئەو کاریان کردو، چەند نەفەر بەدبەختی زیندانی مەسڵان تەهدید تەقنیع بکەن وەزەوەی کە لە کاتی خۆی لەسەر کوشتنی کەشیشە مەسیحەکان ئەو پرسناریۆیان ڕێخسترێنش ئەم کارە بکەن. بەڵام ئەمە ناتوانێت وەڵام دەرەوە لە هەمان کادا ئەمان دیارە گومانم نییە ئەوە هیچ کەسیش نابی گومانی بێلەوەی کە بەردەوام هەوڵ دەدەن ئازادیەکانی ژنان بەربەست بکەن. ئێمە گەر سەیری بزوتنەوەی ژنان بکەین، بزوتنەوەیکی نوچنەدەر بۆ لە مێژووی چەند ساڵەی دەسەڵاتی سیاسی ڕژێمی ئیسلامی ئێراندا هەر لە سەرەتای یەکەم ڕۆژەکانی دەسەڵاتی ئاخوندەکانەوە لە ئێراندا بزوتنەوەی ژنان بزوتنەوەیەک وەکە بەڕووداچوونەوەیان و هاوشاخان بەڕووی کوتاری کۆمەڵایەتی و کەلتوری و سیاسی و ئیدئۆلۆژیکی ڕژێمی جمهوری ئیسلامیدا هەڵوێستی لە پێشەوە بۆ بەردەوام وەستاوە و ئاسان یەکێک لەو بزوتنەوانە بۆ بەڕاستی کە فریوی تەپڕی ضد ئیمپریالیزم بوون و پێشکەوتوخواز بوون و چاکسازی کۆمەڵایەتی سیاسی لە ڕژێم نەخواردەوە. هەنگاو بە هەنگاو کە هەوڵی سەرکوتی بزوتنەوەی ژنان و کەمکردنەوەی ئازادیەکانیان و نانەوەیان بۆ گۆشەی ماڵ و سەپاندنی گوتاری دینی و کاوسالایی خۆی هەبوو بۆ سەر ئەم بزوتنەوە بەرینە کۆمەڵایەتی و ئەم چینە ئاکتیڤی ناو کۆمەلگایە ئەمانیش هەنگاو بە هەنگاو تقابولیان لە مقابلدا کردەوە.
ئێمە ئەگەر مەسەڵەن کەمپینگی 1 ملیۆن ئیمزا بێنین، هەوڵدان بە گۆڕینی لایحەی خانەوادە بێنین، قوانینی مەدەنی بێنین، بزوتنەوەی ژنان بە دیفاع لە ئازادیەکانی خۆیان بێنن، ئەم بزوتنەوەیەک بۆ بەردەوام چقڕی چاوی دەساڵ و چقڕی چاوی ئەو گوتاری بۆ کە ئەویستی لە کۆمەڵگادا ڕەوازی پێدا بۆ نمونە و ئولگوەکانی خۆی دێنێ بەسەر سیاسەتی و فکرەکەی خۆیەوە بەسەر کۆمەڵگادا بیسەلمێنێ بۆی نەکراوە لەبەرەوە بەردەوام لێی دەدا، بەردەوام هەڵەشەی لێ دەکات، بەردەوام هەستەنگی بۆ دروست دەکات و بەردەوام دەوێت لاوازی بکە. دیارە بزوتنەوەی ژنان بە باوەڕی من چون بزوتنەوەیەکی ڕێشەداری کۆمەڵایەتی خاوەنی بابەتێکی هەستیار و خوازیارەکانی خواستنێکی بابەتیانن بەردەوام دەبێت. ڕەنگە لە مەقطعێکی دیاریکرا و بڕگەیەکی دیاریکراوی لە زەماندا نوچ بدات یا هەڵس و کەوتێکی پڕ لە فراز و نشیبی هەبێ، بەڵام نییە بزوتنەوەیەک ئەخەوێت بزوتنەوەیەکە تا ئێستا نەخەوتەوە و ئێستا جمهوری ئیسلامی وەڕۆژنگ دەسڵاتدار و ئەسڵ دیسکۆرسەکەی بە کامەڵی لە هەرس و لە زەعف و لە لاوازبوون و شێدایە ئەو مەودا و دەسڵاتی نییە کە بتوانێت بزوتنەوەی ژنان بە تێکڕاوە بۆ هەمیشە سەرکوتار ڕەنگە بتوانێت هەندێک زەربەی لێدا بەو شێوەی کە تەعاملی لەگەڵ دەکات بە میکانیزمی هەڕەشە و چاوتۆخاندن و ترساندن و پەلامار و بەسڵ ئەسید پاشی و چقەوەشاندن و گرتن و زیندانیکردن ممکنە هەوڵ بدات ئەمانە تاڕادێک بەرتەفکاتەوە، بەڵام من پێم وایە لە ئەنجامدا و لە ئاکامدا سەر ناکەوێت. لە ئەنجام و لە ئاکامدا هەم هوشیاری چینی ژنان، هەم هوشیاری کۆمەلگای ئێران، هەم زاڵبوونی کەلتوریکی دیموکراتیک و کراوە و مۆدێرنە، هەم شکانی هەموو ئولگۆکانی ئەوان بەرەنجامی ئەم ڕوبەڕووبوونەوەی نێوان بزوتنەوەی ژنان و گوتاری ڕژێمی جمهوری ئیسلامی دەبێت. سپاس بۆ میوانی بەرنامەکەمان. لێردا پێما بێت جێگەی خۆیەتی کە دەستخۆشی بکەین لە کۆماری ئیسلامی بۆ ئەو هەموو دیاردە و خەڵاتانی کە لە ماوەی دەسەڵاتیدا بەسەر کۆمەلگای ئێمەدا سەپاندووە، بە تایبەتی لەم 1 ساڵی دوای دەکا پێشکەشی ژنان و کچان و خوێندکارانی کردووە. بینەرانی عزیز، لە بەرنامەی ئەم جارەشماندا ڕێز دەگرین لە یادی هەمیشە زیندوو هاوڕێ شەهید لەتیفە عەباسی، پێشمەرگەی ئازا و جەسووری ناوڕێزەکانی کۆمەڵە. یادی هەر بەرز و بەڕێز بێت. هاوڕێ لەتیفە عەباسی ساڵی 1345 هەتاوی لە شاری سەقەز لەدایک بوو. خوێندنی سەرەتایی هەر لەو شارە تەواو کرد و خوێندنی ناوەندی هاوڕێ لەتیفە هاوکات بوو لەگەڵ شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1350 هەتاوی. هاوڕێ لەتیفە وەک زۆربەی قوتابیان و خوێندکارانی ئەو سەردەم تێکەڵاوی شەپۆلی خرۆشاوی خەڵک بە دژی ڕژیمی پاشایەتی بوو، لە زۆربەی خۆپێشاندانەکاندا بەشداری چالەکانی هەبوو. بەهۆی بنەماڵەکەی لەگەڵ مەسائلی سیاسی ئاشنا بوو. کاریگەری بنەماڵەکەی بەتایبەت شەهید یەحیا ئیرەجی ئەوی کردە کچێکی تێکۆشەر و شۆڕشگەر و چەپ. هاوڕێ لەتیفە لە درێژەی هەڵسوڕانی سیاسی بوو بە لایەنگری کۆمەڵە و هەر بەم بۆنەوە ساڵی 1363 هەتاوی لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی دەست بەسەر و پاشان ڕەوانەی زیندانی شاری سەقەز کرا. لە زیندانیش بە خۆڕاگری خۆی بوو بە هێمای ژنێکی تێکۆشەر و شۆڕشگەر و بۆ ماوەی 6 مانگ ئازار و ئەشکەنجەی جەلادانی کۆماری ئیسلامی تەحەموڵ کرد. بەداخەوە ڕێکەوتی 25 ڕەشەمەی ساڵی 1363 هەتاوی لە جەریانی شەڕی کۆنەپەرستانەی کۆماری ئیسلامی و ڕژیمی باسی عێراق بەهۆی بۆمبارانی زیندانی شاری سەقەز لەگەڵ 2 زیندانی ژنی تر گیانی ئازیزی بەخت کرد و پەیوەست بوو بە کاروانی شەهیدانی سەربەرزی کۆمەڵەوە. بینەرانی عزیز، لێرەشدا هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان. هیوادارم کە با ڕەخنە و پێشنیارەکانتان بەرنامەکەمان ڕازاوە بکەن تا کاتێکی تر و بەرنامەیەکی تر ماڵەوە.